دوستێک ئەم لە شوێنیە و لە قوماشە بەستم لێنە هیچی و دەگەڵ بوو سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم وەکو کەناڵی پەیام بەخێر بن سەرچاو من پەرژین محەممەد لە فەیسبوک دایکی ماریایە خواردن ئامادەکەم بەشداری هەموو فستیڤاڵەکانەکەم لە ماڵی شۆ خواردن ئامادەکەم بەگەیاندن بۆ کەلار و دەوروبەری پێ بریانیە یا پراخە کوبەیە بۆرەکە شفتەیە کفتە شۆربایە پیتزایە کالانەیە وای لە هەموو فستیڤاڵەکانە بەشدارین و لە ماڵی شۆ خواردن ئامادەکەین بۆ ئەوانەی کە دەوامیان هەیە بۆ تەلەبەی زانکۆ بۆ زانکۆ پەیمانگاکان بۆ سەفرە و دەرچوونەکانیان خواردنیان بۆ ئامادەکەین وەڵایی باشە هەم ئێمە لەم فستیڤاڵانە بەشدارین خواردنەکانی خۆمان عەرز ئەکەین کەسانێک نازان کە ئێمە خواردن ئامادەکەین ئەمان بینن خواردنەکانمان ئەخۆن بە دڵیان نەبێ پەیوەندیمان پێوەکەن هەم بۆ ناساندنی خواردنەکانیش بە جیلێک کە ڕەنگە خواردنەیە هەر نەزانێت چییە لەم بۆنانە ئەیبینێت وڵای تر ئەو خواردنانەیە کوبە و بۆرەکە و سەر و پێ و یا پراخە و کالانێ و کالانە خەڵکێکی زۆر حەزی لێتی و مناڵان بەتایبەت مناڵی بچووک حەزیان لێ یارانیش وای گەشتیارانیش بەشدارن گەشتیارانیش حەزیان خواردنەکانە هەتا چەند جاری لە فستیڤاڵە بەشداریم کە ئینگلیز ینی زمانە جیاوازەکان خواردنەکانیان خواردە زۆر زۆر پێیان خۆشە و زۆر خواردنەکانیان لە خۆش بووە السلام عليكم ورحمة الله وبركاته خۆم لە رووسی هاتم خۆم شیشان بەشدار ئەەکەم لە فستیڤالەکە سێ چوار ساڵ بەشدار ئەەکەم زۆر خۆشە فستیڤالێکە کوردستان ڕەسەمەکەم بە دەمچاو مناڵ زۆر حەزەکەم پێشەمە فستیڤالێکە زۆر خۆشە گەورەی ماشاءڵڵا ڕۆباناری ئەورامانە کوردی خۆماڵی ڕووبانار و ڕۆنی خۆماڵی دۆشایی توای ماشەڵڵا ماشەڵڵا ڕووبانارە تازەکەی هەورامانە
من ناوم سندوس فاتحة و لە هەڵەبجەی شەیدە و بەشداری نەم فستیڤاڵەیە بە بەروبوومە خۆماڵیەکانی دایکم بەشداریمان کردووە هەموو ئەو شتانی کە بەشداریمان پێ کردووە شتە سروشتیەکان و شتە وشکەکانن لەوانە مرەبای بەهەیە توی بێناوکە مێوژە دوینەیە هەڵوژەیە هەناری هەڵەبجەیە ڕوبەناری دەستی خۆمانە و دۆشاوی توی خۆمانە و ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر گرنگن بۆ ئەوەی هەم کڕیار و هەم فرۆشیاریش ئەو بەروبوومەی کە پێوەی مانووە بێ ساڵانە ساغی کاتەوە لە بازاڕێکی ئاوایە زۆر پێویستە بۆ ئێمە ئەم بازاڕانە بەردەوام بن و لە شار و شارۆچکەکان بۆ ئەوەی ئەم ئێمەش سروشتی بخەینە بازاڕە و ئەم کڕیارەکانیش شتێکی باش بخۆن. ئەمە مڕەبای بەهەیە یەکێکە لەو شتە سروشتیانەی کە خۆم دروستم کردووە شتێکی زۆر زۆر تایبەتە بەهەی هەورامانە خۆم دروستم کردووە شتێکی زۆر زۆر خۆش و تەبیعیە بەیانیان لەگەڵ گوێزی هەورامان بیر خۆی زۆر زۆر بەتام و بەلەزەت یاخوا خێر بێ دێ سەر و چەمەکام ئێمە جە هەڵەبجەی شەهید و ئامێنمێ خەڵکو هەورامانیان مێ بەشدارن مێ پیچێوە کوردەواریە هەورامیا ئینە ڕوبە هەنارە ئینە دۆشا و تفان ئینە مرەبا و بەیانێ ئانە دانە دووەنێ ئانە هەڵوچێنی ئانە هەناری هەڵەبجێنێ بەشداری ماکردن پێچی وە سروشتیا جە فستیڤاڵ و کەلاریانە یاخوا خێر بێ دێ سەر و چەمەکەم. No, you're not. Is that? بسم الله والصلاة والسلام على رسول الله. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین و سینگەی کەلار لە فستیڤاڵی چوارەمی بازاری کەلار ئەم ساڵیش بەشداریمان کردووە. سبابی بەشداریکردنەکەشمان بۆ ئەوەیە زیاتر بەخشین بە چین و توێژەکانی گەرمیان بە تایبەتی بناسیێنین و لێرەشەوە هاوکاری کۆبکەینەوە بۆ کەرتی غەزە کە ئێستا ژێمی زایۆنی بە بێڕەحمانە و بە بەزایەنە و دوور لە مرۆڤایەتی بە بەرچاوی عالەمەوە چۆن قەتڵ و عامیان ئەکا و سوپاس بخۆ ئەوە ئێمە ئێستا دووەم کاروانمان لەو کەمپینەی غەزە لە میسرەوە ڕەوانەی دەروازەی ڕەبح کردووە و لەوێشەوە بۆ ناو غەزە هەر بەردەوامین و بۆیە لێرە زیاتر ئەم جارەیان کە بەشداریمان لەم فستیڤاڵە کردووە بۆ ئەوەی هاوکارێکی زیاتر کۆکەینەوە بۆ لێقاوماوانی کەرتی غەزە و لە باشێکی تری مەسەلەی دەستگای بەخشین بێباوکانە لێرەشەوە دەخیلەمان هێناوە بۆ ئەو ماڵانەی کە مناڵمان هەر لە ئێستەوە فێری خێر و سەدەقە بکەین و بتوانن داهاتێک بێ بۆ مناڵی بێباوک و چەنەها بەرنامەی ترمان هەیە بەڵام بە تایبەتی ئەم جاریان ئێمە بەرنامەکانمان چڕ کردوەوە لە بۆ لێقەوماوانی کەرتی غەزە لەم فستیڤاڵەدا. السلام عليكم بخير بن سرسر وسرچاو من فايق محمد سعيد ناسريم لسنو هاتم للرجلات ايرانو هم ساڵێک بۆ ئەم فستیواڵانە بەشداریەکەین ئەمە چوارمین فستیواڵە من لە کەلار بەشداریەکەم فستیواڵێکی جوان و ڕێکوپێکە و مردمانێکی زۆر مردمانێکی مەهمان نەواز و مردمێکی شازن بۆ هەموو فستیواڵەکانی هەرێمی کوردستان من بەشداریەکەم لە سلێمانی لە هەولێر لە
کەرکک لە دهۆک لەمانە لە هەمویان بەشداریمان کردووە ئەم شتانەی خۆمانەیەنین ئەرزیەکەین و بە خەڵکیان ناسێنی ئەمانە لە ئێرانەوە بەڵێ هەر لە ئێرانەوە هێن مەمانە هەر شەریکەی خۆمانە لە سنەیە شەریکەی ئارۆ شەریکی خۆمانە لە سنە السلام عليكم شلوني باشي ولا سلام ان شاء الله شتي سلام علیکم ئەوە چوارمین فستیڤاڵی شاری کەلارە ئێمە 4 ساڵە هەم لەو فستیڤاڵە بەشداریەکەین بۆ خەڵک ئەو فستیڤاڵە زۆر باشە هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکە ئەوە ڕوبەناری پاوەیە هەورامانی ئۆبەر من خۆم خەڵکی ڕۆژەڵاتم ئەو قەرازمانیشە لە ڕۆژەڵاتە تێ هەموو بەرهەمەکانمان خۆماڵیە ئەویش ڕوباناری ئێرانە پاوەی هەورامانی ئۆبەر ئەویش هەر دەنکەنارەکەمانە هەنگوێنە و سروشتیەکەمانیش ئیتر تەواو بوو یەکەم ڕۆژ هات هەمویان برد دەستان خۆش بۆ ئەو فستیڤاڵە ئەمڕۆ ڕۆژەی میرواری فارم بەشداریمان کردووە لە چوارەمین فستیڤاڵی بازار لە شاری کەلاری خۆشەویست دیارە بەرهەمەکانی میرواری فارم لە کۆمەڵێک بەرهەمی شیرەمەنیا خۆی بینێتەوە بەشێک لەو بەرهەمانە وەکو ماست و پەنیر و ژین و قەیماق و لە بنەو کۆمەڵێک بەرهەمی سروشتی سەداسەد کە سوودێکی ئەجگار باشی ئەبێ بۆ هاوڵاتیان و دیارە کەڵگەی میرواری فارم گەورەترین ڕۆژەی بەرهەمێنانی شیرەمەنیە لە کوردستان و عێراقا لەم فستیڤاڵەیە بۆیە بەشداریمان کردەوە بۆی پرۆژەکە بە خەڵک بناسێنین و هەروەها خەڵک لە نزیکەوە ئاشنا بێت بە چۆنێتی دروستکردنی بەرهەمەکانمان و هەروەها بتوانن لێرەوە ڕاستەوخۆ لەگەڵ پرۆژەکەیە مامەڵە بکەن و بۆ ئەوەی بیبەنە ماڵە و ئیسفادەی لێ بکەن. كافي كل زيد الزيتون هذه القمالي ربع ناري أو رامان بابتي القمالي بربوبي القمالي ربع ناري أو رامان Verdade, já para as vidas do. É que os vídeos do.
چوارەمین فیستیڤاڵی بازار بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام بێت جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ بەپێی نەخشەڕێگایەکی فراوانتر باوکاری دام و دەستگاکانی حکوومەت لە سنووری ئیدارەی گەرمیان فیستیڤاڵەکە لە ناوەند کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان لە پارکی شاری یادی کەلار دەستی پێکرد بەپێ ئەو پلانی کە دانرابوو ئێمە پێشوازی لە 200,000 گەشتیار بکەین لە سنوورەکە بە تایبەت گەشتیارانی عەرەب لە ناوچەکانی خوارووی عێراق پارێزگا جیاوازەکانی عێراق و هەروەها پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەموو ئامادەکاریەکان لە سنووری ئیدارەی گەرمیان و لە ناو ستافی فیستیڤاڵ کراوە و کارەکان زۆر بە باشی بەڕێوە چوون و لە دووەم ڕۆژی فیستیڤاڵەکە گەشتارێکی زۆر لە ناوچەکانی خواروی عێراق هاتوونەتە ناو شاری کەلار و بەشداری فیستیڤاڵەکان کردو دیارە فیستیڤاڵی بازار لە دوو بەشی سەرەکی پێک دێت بەشی بڕاند و کارگە و کۆمپانیا گەورەکان و هەروەها بەشی بەرهەمە خۆماڵەکان کە خۆی دەبینێتەوە لە چەندین پێشەنگای جۆراوجۆر لە کاری دەستی خانمان لە خواردنە کوردەوارەکان جەناحی تایبەتمان هەیە بە بەروبوومی کشتتوکاڵی جوتیارە نمونەیەەکانی سنووری شاری کەلار و دەوروبەری کەلار و هەروەها کۆمەڵێک بڕاند و کاری جیاواز کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ڕۆژهەڵات لە باکووری کوردستان لە پارێزگاکانی خواروی عێراق بەشداریان کردووە وەکو خاوەنکار لە فیستیڤاڵەکەمان. ئەحمەد جوانی